ڕەوشی کارەبا لە هەرێمی کوردستان گەیشتووەتە ئاستێک کە نیگەرانی هاوڵاتیانی لێ بکەوێتەوە، چونکە ئەو بڕەکارەبا نیشتیمانەی کە لە ماوەی 24 سەعاتدا پێیان دەگا بە گوێرەی خواستەکانی ئەوان نییە. لە تازەترین خشتەی پێدانی کارەباش کە وەزارەتی کارەبا ڕایگەیاندووە لە مانگی کانونی یەکەم بۆ تەواوی ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان بریتیە لە 14 کاتژمێر کارەبای نیشتیمانی و 7 کاتژمێر کارەبای مۆلیدە ئەهلەکان لە ماوەی شەو ڕۆژێکدا. سەبارەت بە داویکردنی کارەبای نیشتیمانی بۆ مانگی 12 وتەبێژی ڕسمی وزارەتی کارەبا کە بەرنامەی وزارەتی کارەبای ڕوون کردێتەوە بۆ هاوڵاتیان کارەبای نیشتیمانی لە مانگی 12 کاتژمێر کارەبای نیشتیمانی بۆ هاوڵاتیان ئەبێ دابین بکرێ باخێکەکەی بە مۆلیدەی ئەهلیە بە ئەمە بەرنامەی مانگی 12 ئەگەر هاتوو بەبێ خەلەلی تەکنیکی و وەستانی وحدەی غازی و ئەوانە ئەمە ئەبێ جێبەجێ بکرێ لە هەموو سەرمانیەکە بەرنامەی تازەی مانگی داهاتوو دەرەکەوێت. پێدانی ئەو بڕەکارەبایە لە کاتێکدایە کە حکوومەتی هەرێم ڕای دەگەێنێ کە بە گوێرەی پلانەکانی ئەوان ڕەوشی کارەبا بەرەو باشتر بووە لە چاو ساڵانی ڕابردوو، بەڵام چاوی هاوڵاتی هیچ گۆڕانکاریەک لە باشتربوونی ڕەوشی کارەبا نابینێت، بەڵکو پێچەوانەکەی دەبینن کە ئەویش خراپبوونێتی. لەلایەنی وەزعی کارەبا و ڕاستی وەزعمان باش نییە، کارەبا زۆر خراپ بووە و ئەمپێری ئەم مانگە 8,000 لێمان سندووە. من خۆم پێشمەرگەی شو کرێکیشم 24,000 کارەبایان لێمان سندووە، 3 ئەمپێری 8,000 لێمان سندووە. بەڕاستی وەزعی کارەبا زۆر کەم بووەتەوە و ئەمپێرەکانیش زۆرمان لێ ئەسێنن. وڵای داوامەنە کارەبا چاکن، بەڵام چاکیەکەن زۆر زەحمەتە، یعنی دوای 23-24 ساڵ حکومڕانی ئێستاش ئێمە ئەمپێرمان لێ لە چ وڵاتێکە ئەمە هەیە. داواکاریمان کارەباکە چاکن بەڵام زەحمەتیشە چاکیکەن، چاکیش نابێت تا مۆلیدە بێ و تا ئاوا زەخت لەسەر کارەبا بێ کارەبا چاک نابێت. ئێستا لە هەرێمی کوردستان چەندین جۆر قەیران بەدیەکرێ، هەموو ئەو قەیرانانش یەخەی بە هاوڵاتیان گرتووە و کاریگەری لەسەر کۆی ژیانی ڕۆژانەیان دروست کردووە. ئەوەش زیاتر برینی قەیرانەکان تازە ئەکاتەوە ئەوەیە کە حکوومەت بێدەنگە و هیچ ئاسۆیەکشی لێبەدی ناکرێت کە بە خەڵک بڵێت لە ماوەیەکدا بەشێک لە قەیرانەکانتان بۆ چارەسەر دەکەین. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.